Per noi oggi è una grande opportunità poter visitare questi distretti, avere contatto con le diverse realtà e imparare anche quali sono le opportunità per la nostra collaborazione qui, per portare più cooperazione italiana, per portare più business e per rendere sempre più forte la nostra cooperazione. ئێمە زۆر گرنگە سەردانی ئەو واقعە جیاوازانە بکەین و سەردانی ناحیە و قەزاکان بکەین و ئەو شتانە تێبگەین کە کامانن ئەو هەلانەی لەبەردەم بزنسمان و لەبەردەم هاوکاری و پەیوەندیەکانی ئێمە بۆەوەی بەهێز بن. Per cui li ringraziamo per questa opportunità, di nuovo siamo onorati, questa è la nostra prima visita ma sicuramente non sarà l'ultima, speriamo. زۆر سپاستانەکەین بۆ هەلەی کە ڕەخساندیان و ئەوە سەردانی یەکەم جارمان نابووی و بەردەوامیش دەبین لە سەردانیکردنی ئەم دەڤەرە. سەردانی ئیدارەی ڕاپەڕین و سەرۆکاتی شارەوانی ڕادیۆ و بەشێک لە دابوو دەستگاکانی تری حکوومەت دەکات دیارە ئامانجی سەردانەکە بۆ ئەوەیە کە بۆ لێک تێگەیشتن و هەماهەنگی بینی ئیدارەی ڕاپەڕین و وڵاتی ئیتالیا و کۆنسۆڵگەری ئیتالیا دیارە بە ناوی دانیشتوانی شاری ڕانیۆ و سەرۆکاتی شارەوانی ڕانیۆ بە خێراتنی دەکەین ئینشاءڵڵا ئەو سەردانە ببێتە مایەی خێر و خۆشی بۆ دەفەرەکەی ئێمە و بتوانین لەگەڵ جەنابی قۆنسۆڵ لێک تێگەیشتنێکمان هەبێت بۆ ئەوەی بتوانین دەوڵەتی ئیتالیا خزمەتێک بکات لە بوارەکانی بزنس و بەبەرهێنان و لە بواری خزمەتکردنی ژنان و منداڵان و لە بواری تەندروستیدا کە داوامان کردووە و جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوەبەری شارەوانەکانی ڕاپەڕینیش داوایان لێ کردووە بۆ ئێمەش جارێکی تر داوای لێ دەکەینەوە بۆی بتوانن ئەم خزمەتانە بگەین خەڵکی دەڤەرەکەی ئێمە.